بابەتی ئەم دوو عەرەبەی کە لە هەولێر کوژراوە. کاکە ئەگەر ئەم دوو کوڕە برای تۆ بن، کوڕی تۆ بن، خەڵک ئەڵێ مادام بۆکسێکی لەو شاگردە داوە، لەو کارمەندی بەنزیرخانەیە داوە، مادام بۆکسێکی لێداوە پاڵی پێوەناوە، قەینا بابی کوژە دەستی خۆش بێت. ئەمە وەکو ئینسانیەت ئەگەر لێکی بیتەوە تۆ زۆر بێویژدانیت، تۆ زۆر بێویژدانیت. یعنی ئەگەر ئەو کوڕانە، ئەو دوو کوڕە باشە، ئەو بێجگە لەو برایی ترکە لەو بەرەوە کرێکار بوو بۆ ماڵی خۆی ڕۆشتووە و گوڵەی وێڵ بەری کەوتووە، بە ئەنقەس ئەوە نەکوژداوە بە هەر حاڵێک. ئەگەر ئەو دوو کوڕە کوڕی تۆ بوونایە هەمان هەڵوێستت ئەبوو، ئەگەر ئەمانە برای تۆ بوونایە هەمان هەڵوێستت ئەبوو، ئەگەر ئەمانە ئامۆزای تۆ بوونایە هەمان هەڵوێستت ئەبوو. نە، برا گیانواز لەوە بێنە ئەمە عەرەبە، ئەمە تورکە، ئەمە فارسە، ئەمە نازانم چییە. با بە ڕۆحی مرۆڤ خوای پەروەردگار پێی بەخشیوە، خوای پەروەردگار پێی عەتا کردووە. پاشان ئەم کەسە بەس مڵکی خۆی نییە، مڵکی دایکێتی، دایکی هەیە، باوکی هەیە، خوشکی هەیە، برای هەیە، خۆشەویستی هەیە. یعنی لەکوێیە بووە تۆ لەبەر ئەوەی کەسێ پاڵت پێوانێ، کەسێ زلەیەکت لێدا، تۆ بڕی گولێ بەسەریەوە بنیت. بۆیە ئەمە وەکو ئینسانیەت بەڕاستی زۆر بێویژدانیە کەسێک بڵێ دەستی خۆش بێت. ئەمە زۆر بێویژدانیە. ئەوەی کەوا بڵێت ئینشاءالله بەسەر کەسوکاری خۆی دێت، بەسەر نەفسی خۆی دێت، بەسەر دایک و باوکی خۆی دێ، یەقینت هەبێت. چکە ئەو تەمەنایی بۆ خەڵکی یەکەیت ڕۆژێ لە ڕۆژان بەروکی خۆت هەرەگرێت. ئەمە وەکو ئینسانیەت. بەس بابین وەکو دین، وەکو ئیسلامەتی سەیری ئەم مەوزوعە بکەین. ئایا ئەو کەسێک کەوا ئەڵێت دەستی خۆش بێت ئەمە چییە؟ یعنی ئەمە خەڵات ئەکرێت پاداش وەرەگرێت لەسەر ئەم قسەیان چی؟ سەیریکە لە فەرمودەیەکا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ بەشدار بێ لە کوشتنی هەر کەسێکە وەلەو بشەطری کەلیمە. یعنی هەر لە دوورەوە تۆ لە ماڵی خۆتی تەقەت لە کەس نەکردووە، بەس ئەڵی دەستی خۆش بێت، بەس ئەڵی دەستی خۆش بێت، مستحقە، منش بوومایەوام لێ کرد، تۆ قاتڵەکەیت، یعنی تۆش بەشداری لەو قەتڵە. بۆیە ئەوەی لە کۆمێنتە ئەنووسێ دەستی خۆش بێت قبوڵی نەکردووە، کەرامەتیان شکاندووە، برایگیان کەسی مرد کاتێک کە بۆکسێکت لێدات تۆش بۆکسێکی لێ دەرەوە. خوا ئەفەرمێت وكتبنا عليهم فيها أن النفس بالنفس، كسيكت أكوجيت بيكوجروا، أن النفس بالنفس والعين بالعين، تشاود كيوركا تشاوي كيوركروا، والأنف بالأنف، لوتت أشكيني لوتي بشكينوا، والسن بالسن، دانت أشكيني داني بشكينا، والجروح قصاص. شوين يكت برينداركات برينداري كروا. باشا قربان جان نكس يبوكسيك اللي يبدا تقول لي بسري وبنيت. جاوش ئازایەتی با چاکتان پێ بڵێم بۆ ئێوە ئەزانن ئەو کەسەی کەسە خەڵکێکە کوژیەوە زۆر ئازایە. من پێم وایە ئەو خەڵکی بە دەمانچە و بە گولە و بە چەک خەڵکە کوژێت ئەسەن زۆر ترسنوەکە، زۆر ترسنوەکە. چکە ئەگەر تۆ مردی وەرە بە بۆکس دەگە خەڵکە شەڕکە، بۆکسێکیان لێت داوە بۆکسێک لە خەڵک بەرەوە. یعنی هەروەکو ئیسلامەتی برا هەگە تۆ خۆت بە موسڵمانە زانیت باوەڕت بە قەبر و قیامەتی خۆتە تۆ ناتوانانی دەستخۆشی لەم کارە بکەیت. پاشان برا ئەمە بۆ سومعەی وڵاتەکەی تۆ خراپە. دوو ڕۆژ ڕەنگە دوو داماوە بڕۆن بۆ کەسابەت بۆ ناو عەرەب بۆ بەغا، ڕەنگە ئەو دوو داماوە کە هیچ پەیوەندییان بەم قەزەیە نییە و ئەو دوو داماوە بکوژرێن. چونکە چۆن جاهیل لە لای خۆمان هەیە، لە لای ئەوان دەیەها قات خەڵکی جاهیل و کە لە پوچ هەیە. ڕەنگە خەڵکێک ئێسا خۆتەی ئەوەی دانابێت کارێکی وا لەم جۆرە بکات. کاکە لە ناو کەرکووکە نیوەی ئەو شارە کوردە، یەک دنیا خەڵکی عەرەبی حاقدیش لەو شارەیە هەیە، عایلەیەکی داماو لە شرین خەوە کەسێکی دڕندە شۆڤیەنی ئەداتە سەریانە ئەیان کوژێ، یعنی ئێمە بڵین چی ئەو کاتە. بۆیە ئەمە لە هەر شوێنێکا بکری ئەمە خراپە بەڕاستی، ئەمە زۆر خراپە بەڕێزان، ئەمە جەهالەتەوە، خەڵک لە دین تێ نەگەیشتووە. واللهی بەشدار بی لە کوشتنی هەر کەسێکە وەلەو بیشەطری کەریمە، ئەگەر یەک کەلیمەیەکیش بێت والله تۆ بەشداری لەو قەتڵەیە، تۆ بەشداری لەو قەتڵەیە. تۆ سەیرکەن ئیمامی عومەر کاتی ئەو هەواڵەی بیست لە پایتەختی یەمەن لە سەنعا مرد مناڵێک کوژراوە، لێ کۆڵینەوەی کرد. طبعا ئەوەی کەوا کوشتبووی یەک کەسێک بوو،
بەڵام 6 بۆ 7 کەس بەشدار ببوون خۆتەیان کێشا بوو چی بکەین چی نەکەین هیچی حرەز بوو هیچ کارەکەی ئەنجامدا بوو هیچ والحاصل ئەم 6 حوتە بەیەکەوە هەمویان دەستیان نەبوو لە کوشتنی ئەو مێت مناڵەیە ئەو مناڵەیە بەڵکو یەک کەسێکیان هەستا بە عەمەلیەکە یەک کەسێکیان هەستا ئەم مناڵەی کوشت بەڵام ئەم 6 کەسە بەشدار بوون بۆی ئیمامی عومەر هەر 6 حوتیانی کوشت لە ملیانیدا و فەرمووی ئەگەر ئەم شارە هەر هەمووی بەشدار بووایە لە کوشتنی ئەو مناڵەیە من هەر هەمویانم ئەکوشت و یەقینت هەبێت قتل الجماعة بڕۆن لە شریعەتا بیخوێنەوە ئەگەر 100 کەس سیرکە 100 کەس بەشدار بێ لە کوشتنی یەک کەسێکە حاکمی مسلمانان هەر 100یان قیساسەکە و هەر 100یان ئەکوژێتەوە ئیخوا ئەم 100 نایە بتکوژی ئەم 100 موئامەرەت لێەکەن یەک دانە هەڵەسێ بە عەمەلیەکە یەک دانە گولەکەت پێوە ئەنێت 99کەی دەستخۆشیت لێکە 99کەی ئەڵێت دەست خۆش بێ چاکت کرد ئاوا بکە ئاوا بیکوژە ئاوا بینێژە ئاوا بیکە چاڵەوە ئاوا بیسووتێنە بۆیە لە ئیسلامە قیساس هەیە وەلەکم في الحياة في القصاص حياة خوا ئەفەرمێ لە تۆڵە سەرنەوەیە ژیان هەیە بەخوا ئەگەر یەک قاتڵ و بکوژێ بکوژرایەتەوە حاڵی خەڵک بەم وەزعە ناگەیشت ئەوەشی کەوا دەستخۆشی لە بکوژ ئەکات یەقینتان هەبێت خوا ئەفەرمێت يا أيها الناس إنما بغيكم على أنفسكم ڕۆژێ بەرۆکت ئەگرێت ڕۆژێ سەرسەریەک بە ئەنقەس لەسەر فولایەتی ئەتکوژێت خۆت نەکوژێ کوڕەکەت ئەکوژێت کوڕەکەت نەکوژێت براکەت ئەکوژێت براکەت نەکوژێ ئامۆزاکەت ئەکوژێت چونکە سەرسەری لەو جۆرەمان زۆرە تێگەی من بەخوا نوکە هۆڕێنێکی بچووک من باسی 10 ساڵ پێش 12 ساڵ پێش ئێستاکەم نوکە هۆڕێنێکی زۆر بچووکمان لەگەڵ برایەکە بووم باشە نوکە هۆڕێنێکی بچووکی بۆ سیارێک لێدا لەبان مەقانەوەتانە و چەمچەماڵ دامانێ بەرفیشک بش کوژرای نایە هەر ئاوا ئەڕیش تۆ دەستخۆشی لە کێیەکەی لە قاتڵ کاکە ئەمە تاوانە قوربانگیان ئەمە تاوانە بڕۆ لە کەسوکاری ئەو گەنجە داماوی کەوا بۆتە قاتڵ بڕۆ پرسیار کە بڵێن کاکە کوڕەکەتان ئیشێکی باشی کردووە ئەڵن کوڕەکەمان ئیشێکی زۆر خراپی کردووە بڕۆن ئێستا لە خۆی بپرسن لە سژنە لە زیندانە بڵێ ئایا ئەمە شتێکی باشە ئەڵێ وەڵڵای شتێکی زۆر خراپم کردووە با بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێن ليس الشديد بالسرعة کەسی قارەمان و بەهێز ئەوە نییە کە خەڵک بداتە عەرزا و لە خەڵک بات إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب کەسی بە قووەت و قارەمان و بەهێز پیاوی چاک پیاوی ئازا ئەو کەسەیە کە کاتێک تووڕەی ئەکەن خۆی بگرێت براگیان کاتێک کەسێک فولایەتێکت بۆ لێدا ئەعسابت سارد بێ براگیان تۆ خاوەن ماڵ و مناڵیت خاوەن دایک و باوکی خاوەن ڕۆحی کاکە خاوەن کەسایەتی ئەم چەکە چییە کردوتە بەلاقەتەوە کاکە شەقێکی تی هەڵدەبراشی نەکەم خۆ تۆ دوژمندار نیت کاکە گیان یعنی ئەم وڵاتە ناکرێ ئاوا بەم جۆرە بڕوات تۆ دەستخۆشی لە قاتڵ ئەەکەی کاکە دوو ڕۆژت بەرۆکی خۆت ئەگرێت عەزیزەکەم عەسابت ساردەوە کە هێمن بژی براکەم ئەم دنیا کەم و کورتە تێپەڕێت من بۆ تۆ قساکەم واللهی من بشم کوژن خەڵک ناکوژم یەقینت هەبێت تێگەی لەسەر ئەو جادەیە مەگەر سوکایەتیم پێ بکەن حتا ئەوەی بەرگری بێ بەرگری لە خۆم ئەەکەم بەڵام ناتوانم دەسم بچێتە خەڵک بکوژم و ڕوحی خەڵک دەرکەم ئەمە حەقیقەتە ئەمە ترس نییە بابە واللهی ئێستا بەچێ ئەڵی ترسنۆک ئامادەیە لە یەک شوێنێکا 100 کەست بۆ بکوژێت بەڵام دوای ئەوە کاکە محاسەبە هەیە ئەم دنیاە 52 ڕۆژێکە پێچی مێزەرێکە کوردەواری واڵێ مێزەرێ بپێچەرەوە چەند دقەی پێچێ 2 دقەی پێچێ دقەیەکی پێچێ هەیە ماهیر و لێزانە بە 30 چرکە بۆت ئەبەستێتەوە یعنی ئەم دنیا زۆر کورتە عەزیزەکەم ئەبێ زۆر دووربین بیت